بناوی خی بەخشندەی میهرەبان پێشەشی بەخێرهاتنی کەناڵەکەتانەکەم بۆ ئەوی کەوا هاتون و لە ماڵی ئێمە ئامادەبوون ماڵەکەمان تا ڕووناکردەوە بەخێراتن سەر و سەرچاومان یارە من عەبدوڵڵاهی وای یوسف توانیم ئیمساڵ پلەی یەکەم لەسەر ئاستی خوێندنی ئیسلامی لە قوتابخانە ئیسلامیەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستاندا بەدەست بێنم کە سوپاسی خی پەروەردیگارەکەم لەسەر ئەوەی کەوا ئەو پلە بەرزەی پێبەخشیم هەروە لە پاشاندا سوپاسی من دایک و باوکم و مامۆستایەکانم و هەروە بەڕێوەبەری قوتابخانەکەم و بە تایبەتیش لەم شەوەدا سوپاسی ئەو کەسانەکەم کە ئەو مەراسیمیان بۆ ڕێخستم سوپاسیانەکەم ئەزیەتیان چێشانە ئەوەیە ماندووبوونیان پیشەیە ئەوە لە دڵسۆزی خۆیانە و لە خۆشەویستی خۆیانە بۆ من کەوا شانازیم پیوەکەن خی پەروەردیگار سەربەرز و سەرکەوتویان کە دیارەکە من الحەمدولله ئیمساڵ توانیم ئەو پلە بەرزە بەدەست بێنم کە ئەمە 2000 وەکو پێشتریش باسم کرد ئەمە 2000 بۆ من شانازی یەکەمیان بەدەستێنانی پلە یەکەمەوە شانازی دووەمینیان بەدەستێنانی پلە یەکەمە لەسەر ئاستی قوتابخانە ئیسلامیەکان کە دیارە ئەگەر تەماشایەکی مێژووی کورد بکەین تەماشاکەن هەرچی پیاوی گەورەی کورد بووە هەر هەمویان لە قوتابخانە ئیسلامیەکان و لە مەدرسەکان و لە حوزرە ئیسلامیەکان پێگەیشتون کە ئەمە شانازیەکە بۆ من سوپاسی خی پەروەردیگارەکەم لەسەر ئەوەی کەوا ئەم فەزلە گەورەی لەگەڵ کردم وەروە لە پاشاندا سوپاسی هەر کەسێکەکەم کە ئەگەر بێت و بەیەک و شەش بە یارمەتی و هاوکاری کردبم وەروە بە سوپاسی هەموو ئەو کەسانەکەم کەوا هانیاندام لەسەر ئەوەی توانیم ئەو سەرکەوتنە بەدەست بێنم والله سوپاسی ئەوانەکەم کە بەرگریان لێکردم طبیعی لەوێندەر پیانوتم درێژی وەرە پشتەوە کە ئەو شتێکی طبیعیە یعنی ئەگەر بڵێن کەسێکی درێژ بنە پشتەوە بەڵام دی نازانم کە نیەتی دڵیان چی بۆ ئەوەش عادی خوایە سوپاسی ئەو کەسانەشەکەم کەوا ئەگەر بێت و قسێکیان کردووەوە لە خۆشەویستی خۆیان بۆ من سەرکەوتوو بوون هەر هەمووتان سەلام